والله باوکم چیلات بێت. ڕزگار پیاوێکی کاسبوو بێکێشەیە. ڕۆژانە بۆ بژێوی خانەوادەکەی لە کوچە و کۆڵانەکانی شارکاری پاق لە فرۆشتن دەکات. ڕزگار سێ برای هەیە، بارودۆخی داراییان باشە، بەڵام بەداخەوە هەرسێکیان عەبدی پارەن. کچێت خوا ئەوە مێردات و هەیتێت خوشک و برایەکانی نەیانە دەمی و بەسە براکەم تۆ چۆن وەردەبوو مناڵەیە باسی بەوە کێکەی نانا باد لێ دەبی کوڕم لێ دەبی ئەو بابەتی تیا یەک کەلکی دنیای نیە هەر ئیستیفادەی نییە بەسە کوڕم بەسە خاڵە جوان بابا جوان هەستۆ خوشکم چەند جار پێم گوتی کچێ مێر بەو پیاوەی مەکە کچێ و پیاوە هیچ لەبار نییە کچێ مفلیسە لۆ بە قسەی برات ناکەی لۆ هەر گوتت مێرد پێدە دەهەری گرەوە ئەو حاریتی داری بەسە کوڕمی بڕۆ هینی وەختی ئەو قسانەیە پاشە پێم نارێت تو لۆ دەکە لەو پیاوەی دەبتەوە بابا من دەزانم لۆ نایەنەکری ئەگەر حەفلە و شایی تا دەهاتم خۆ بەس ئەوە دەزانن پارەی نیە و فەقیرە نانەیە پارەکەی بدەن هەندە ڕەزیل و پیسکەنە هادی دەیانەیە پارەکەی بە متوو بدەن بڕۆ کوڕم دە بەسە خاڵە جوان بەخۆ پارەی باوکم دەبم نابێ هەبوو باوکم ناکەوە کورا دەنگە دەنگت نەیە زمانی چ درێژە لە بەیانیەوە تا ئێوارەی نان نییە بخۆی بەسە تۆ ناتوانی هەواڵ سوگەوت لەگەڵ مناڵی منا بکەیت چێ و دەنگە دەنگە زەحمەت نەبی ئێرە نەخۆشخانەیەک فەرمو بڕۆنە دەرێ با فاسیکەم فەرمو دەی بابا خەتای ڕزگاریە ئەگەر کاک ڕزگاری گەورە و گران واز لە پاق لە فرۆش نەبینی لە ڕێنا ئەو جەڵبەلەیدا پێی دەرێن کاک ڕزگار جان وەرە لەکە منیشکە لەکن بابا مشکلایکە وەڵام پاقڵی خۆم دەفرۆشم بابا من دەزانم فەقیر و عادەتەی هەیە بە ئیشەکیەوە دەگری حتا دەمری هەر بە فەقیری دەمری دەرێم کاک وەریشە فەقیر سەرخۆ هەر نێ فەقیر سەرخۆ بەسە براکەم من کوڕەکەم وا فێر نەکردووە کە گوێ لە قسەی گەوران بێت دە باشە کوڕەکەت هەیە کردە تیارە لێمان خستەخانەیە کوڕم باشتر کامەتان کەسی نزیکی ڕزگار جەوای عەلی ئێمە من خێزانیەوە هیچی مەنیە لەو گۆڕە بووینە خزم و کە سوکاری بەداخەوە نەخۆشەکەتان جەڵتەی دڵ لێداوە پێویستە بە زووترین کات نەشتەرگەریە بۆ بکرێت ئێستا ئێوە ڕازی نەشتەرگەری بۆ نەخۆشەکەتان بکرێت بەڵێ ناڕازینی ئێستا ڕازین یا ڕازینین یەک قسەم پێوە ڕازینی کاکە تەواو خاڵە جوان ئەوە باوکم پێویستە نەشتەرگەری بۆ بکەین دواتر دەبرێت کوڕم دەزانم بابکە بەس ئەمگۆ پارەتان هەیە بە خۆتان و داکتان پارەی دەوێت نەشتەرگەری پارە بەڵێ من خۆمش دەکەم دکتۆر جان خوا باوکم چاکەوە بەداخەوە نەشتەرگەریەکە دوو دەفتەر دۆلاری دەیە بەڵام من لای هاوڕێیەکم بە 3 ملیۆن دینار لە بۆ یەکەم زۆر سپاس دکتۆر گیان سپاس دەکەین وەرنە ژوورەکەم بە عنوانی شوێنەکەتان بدەین باشە زۆر سپاس دکتۆر جان بژێ خوا خێر بنووسێت زۆر سپاس پێم نارێت جەنابەت 3 ملیۆنی بەچ پێیا دەکەی براکەم ئەلحەمدوللا باوکم وەزعی باشە با یارمەتیم بە کچم تۆ کچی منی ئەو زاوامە دوایش نەخۆشە برایی هەیە خزبی هەیە ئەم پارەکەی لۆ بدەم کوڕم وەڵا ڕاست دەکەم مادام خۆم پێیەکەم چۆن خۆت پەیدای دەکەی بەچی ئاڵتوونەکانم ئەفرۆشم ئاڵتوون خوشکم گەر شتێکی وا بکەیت من حاشا لێ دەکەم ئەو ئاڵتوونانە هی خۆتە براکەم تۆ ویژدانت هەیە مێردەکەی من وا ئەمرێت من ئاڵتوونم بۆچی ئەگەر بۆ مێردەکەم نەبێت مادام قرارت دایە شتێکی وا بکەیت ئەمە چی دێت و ناناسم کوڕم ڕەزمان کوڕم خەفەت مەخۆ خۆم ئاڵتوونەکانم ئەفرۆشم باوکە باشە بێتەوە باشە هەستە با بچینە لای دکتۆر
ڕزگار ئەو بخۆ ئێستا وەزعت چۆنە باشتر بوویت؟ وڵی بە خۆت دەبینی الحەمدولله باش دەبی شاڵ الحەمدولله ئیتر چی بکەین؟ ئەبێ شکری خوا بکەین الحەمدولله الحەمدولله والله ئەلۆ سەلامەت بی بەسەر چاو بەس بەخۆ دەزانی و عملیاتی فتح سەدرم کردیە بەس بگەڕێمەوە سەر ئیشێ بەسەر چاو برا وەڵە ناو زێمە بە قوربان باش لۆت قەر دەکەم باش خوابس لا حول ولا قوة إلا بالله چی بووەوە؟ سابق رێخانی دوو مانگە لێ دەمەوێت جا ئەویش ماشەڵڵا ئەو هەموو سەرۆت و سامانە و ئەم هەموو پارەی هەیە ناتوانێ تۆزە یارمەتیمان بات نەوە بە شەرەکەیە تازە نایکە چ بکەین وایە بەڵام ئەبێ لە مۆلا لەبەر خاتری مناڵەکەمان و لەبەر خاترێەوەی کە ژیانمان بەردەوام بکەین پێویستە بڕۆم ئیش بکەم ئیشێ چ؟ ئەو ئیشەی کە تۆ ئەت کرد منی ژێیکە بە قوربان ئەو بەتو ناکرێ ئەوە عەرەبانەیە لەو کۆڵانەی لە بۆ ئەو کۆڵانەی وەڵڵا بەتو ناکرێ ئەزانی چی؟ تۆزە پارەم کۆ کردوێتەوە بۆ ئەلەند کە دەرچوو ویستم پلەیستیشنی بۆ بکڕم بەڵام واز لەوە بێنە ئەچم بە لای کە عەبدوڵڵا ئەوەی ماڵی لەسەر فەرعەکەمانە ئەڵێم پشکم لە شارەوانی پارچەیەک عەرزم بۆ وەرگرێت کە بتوانم لەوێ عەربانەکە نا کابینەیەکی تیا دانێم ئەلەندی ژەبم لەگەڵ خۆمە ئیتر تۆ خەمە نەبێ خەمم نییە نا ئەدی باوکت براکەت کێشە تۆ دروست ناکەن تۆ واز لە باوکو برام بێنە ئەوان لە کاتێکە یارمەتی ئێمەیان نەیە کە ئێمە پێویستمان پێ بوو گوێ بۆ قسەی کەس مەگرە قورت پێ باشە بیکە باشە مەگری کوڕم مەگری یاواش بێ یاواش بێ ئای کوڕەکەم وەرە دانیشە مەگری کوڕی من باوکە باشە بێت چاکەتە تۆ لەبەر کە دەی چانتاکەشم لە شان بکە ئەو پارەیەشی پێ بێ ئاگاو لە خۆ بێ باش دایکی گیان خۆ ئاگاو لە باوکم بێ باشە کوڕەکەم ئەمە خۆ باش دەبی شاڵ با منیش بڕۆم بچم بەلای کا عەبدوڵڵا شۆرباکەم خستۆتە سەر کە هاتمەوە بەرەبەر ئەقڵە و ئەدەمێ تۆش ئیسراحەت بکە باشە باشە جانم باش دوو لە براکانی ڕزگار دوای نەشتەگەریەکە هاتن بۆ ماڵیان تا پاکانەی خۆیان بکەن کاکە گیان وەڵا ئەو ڕۆژێک کە عەمەلیات کرابووی لە دوکانێ یعنی ئیشێکی زۆر ماکرد بۆ پێش خۆتە یوسفی برام ڕاستەکە برام باوەڕت هەبی ئەشیایەکی گەلە زۆر مالەوە هاتبوو ئەگەر با تۆ ئیسلامە نەکرد بە هەموو پارەکەمان دەفەوتە یعنی پارە گرنگترە لە ڕۆحی براتان نابرام و کەنجی قسەیە برا ئەو کەینێ قسەیە ئەتوو هەزاران شتی گرنگتر دێنی لە بۆمە دیارە بەست بکەن و کاتە زروفەکەوا بوو دەبایە بەجمە بێشت بە شتەکەەوە هەر ڕێکە دیانیت باش ئەری برا گەورەمان
عوسمانە چییە؟ ئەو لە سینە هەتا ئێستا نهاتەوە. تەلەفۆی نەکردی دەمزانی هیچ دەمزانی هیچ دەنجی نییە. خوا هەیە خوا هەیە. برا پێویستت بە هەرچ بوو ئەمە لە خزمەتت باشە؟ پێویستم بە کەس نییە الحەمدولله وشکر. خوا هەیە. برام ئەتو هەرچت بوێ لە خزمەت دەینە ئەتو برا گەورەی مەی لەما گەورەتری ئەوەندەمان خۆش دەوەی نەبیتەوە. ئەگەر پارەش زەرورە لە بۆ دەینین براوە. گۆزانستان کردیە؟ ئەزان سەتان شکاندەوە بەرامبەری مانە خەزووران کابراتان کا خوشکانێت وەڵام من پێ نەبوو. ئەلو ئەشیا مالەواتیە؟ ئاری دەی بڕۆین. ئەشیا هاتیە. برام ئەمە دەی بڕۆین وەڵا ئەشیا هاتیە. لەسەری زندەگەری زندان خواتان دەگەم. زۆر چاکە ئینشەڵا کە مەشکە دەگەینە. بە هیوان باش بیشان. برام ئینشەڵا باش دەبیەوە. ڕزگار ئەوە کوان؟ ڕۆیشتم دیسان ئەشیان دوهات بوو هەر ڕاش و نەستان. خۆ ئەوان وتیان دوو شەو لێرە ئابین. وازیان لێ بینە چت کرد دەگا بڵێ. وەڵا خێری بنووسێ وتی بەیانی لە شارەوانی قسەیان لەگەڵ ئاکەم و بۆ دووەرەگرم. ئیشەڵڵای خوای لێبێ. دەستەکات خۆش بی دەستەکات خۆش. باشە با منش بچم شۆرباکە و بۆ بێنم. باش باش. مەریەم ژنێکی فیداکارە ژنێک لەو شەقامە جەنجاڵەدا بۆ ئەوەی لێ نەگەڕێت خانەوادەکەیان تێک بچێت ڕێگایکی سەختی گرتە بەر و دەستی کرد بەکارکردن. بەسەر چاو دایکە جان کەمێک پاقلە بۆ باوکمان بینەوە بەسەر چاو ڕۆحەکەمەی بینەوە. مریەم خان چۆنی؟ سەر چاو کاکەگیان تازە پاقلەم بۆ دێکە. بای چەندە؟ هەر چەندێک بێ پێشەندی. پاقلەکەشت خۆشە ها؟ سپاس. پاقلەکە خۆشە بەڵێ. دەست خۆش بێت دەمێکە ئیشێک هەیە ئەمەیە پێتی بڵێم. فەرموو. بۆ واز لەم ئیشە نەیانی و بێ لای من ئیشکەی؟ وەڵا ئەم ئیشە عیبی نییە ئەلحەمدولیلا ڕزقی خۆی تایە. بەڵام ئیشەکەی منیش باشە. وەڵایی پێویست ناکات دەستە خۆش بێ سپاس. ئۆفیسێکمان هەیە وەرە لەوێت کەم بە چایەچی. پێویست ناکات کاکە سپاس. دە باشە ڕۆژێک داوەتی منن ئەچین بۆ سەیران. لەوێت کا برژێنین گۆشتە برژێنین. ناڕێن کوڕم پێویست ناکات کاکەگیان بۆ بین بۆ سەیران. باشە ڕقەمەکەتم بەرە بالان بێت. ئەوە تۆ تەواوی کاکە بڕۆ لێرە تا حەیام لە بردووی دەی. باشە باش خۆنەم خواردوم. وەرە کاکە ئەوە زۆرە. دایکە جان بەواز لەو ئیشە بێنین ڕۆژانە خەڵکی زۆر خراپ توشمانە بێت. ناکوڕەکەم قەی ناکەم منە لەگەڵایە نەترسی باشە؟ خوای یان یارمەتیمان بە. بابا بڕاتەوی بە چای خۆم دیتم ها و کابینەت لێ دیارە لێ پاقلەی دەفرۆشی. بەڕاستە؟ ئەرێ وەڵا بابا وەرە با بچۆرە.
ئەها بابەتجان لێ دیارە ئەو خوشکە تاقانەکەمە لێرە خەریکە پاقلە و شێغەمی دەفرۆشی کوڕەکەش لینە بابە کچم ئەوە چ دەبینم لێروکانە ها؟ چیە بینی باوکێکیان سەربەرزیە بینی؟ ئەوە سەرشۆڕیە چۆن دەبێت کچی من لەسەر جادە پاقلەی بفرۆشی ها؟ ئەوە کەی ئیشی ئافرەتە و ئیشی پیاوە تۆ دەیکەی باوکە ئافرەتیش شان بە شانی پیا و بۆی هەیە ئیش بکات نەخێر بۆی نییە ئیش بکە ئەوە سەرشۆڕیە لە بۆ من تێگەشتی؟ زمانی چەند درێژ بۆ بابە ئێستا بە پێشم کەوە کچم یا لە لۆماری نایەمەوە چییە؟ جوابی بابم دەدەیەوە مێردەکەت هەندە خۆش دەوێ خۆشەویستی بابت لەبیر کردیە؟ بەڵێ خۆشمەوێ و پشتیەگرم کچێ وەرە لەگەڵدام با بڕۆی دەی ڕاوەستە دلێت کچم مادام مێردەکەت ئەوەندە خۆش دەوێت ئەمن ئەوە ئاشام لێ کردی تێگەشتی بە هیچ نەوعەگنەیەوە ئەمە هەر لە مێژە حاشان لە تو کردیە پیرۆزی مێردەکەت بی ڕزگار ئەزانی چی بووە؟ چی بووە؟ قسە بکە چی بووە؟ ئەلۆ زين هاري وسك بحارسة مردن أوار هستا بريان كان هردو شان بحارسة مردن ئەزانم ویستم منیش ئەوە پێ بڵم نەمتوانی بۆ کوێ ئەڕۆی ئەستا تۆ بۆ حاڵەوە ناتوانی بڕۆی دوای مانگێک عوسمانی برا گەورەیان چاوی بڕی بۆ سامانی برا کۆچکردوەکانی لەبەر ئەوەی ژیانی هاوسەرگیری پێک نەهێنا بوو بەپێی یاسا سەروەت و سامانەکەیان بەسەر ڕزگار و عوسمان و خوشکەکانی دابەشکرا ڕزگار بەهۆی ئەو بەشە زۆرەی میراتی ژیانی گۆڕدرا و دەستی کرد بە کاری قوماش و دوای 6 مانگ خۆری بەختی هەڵهات و دەوڵەمەند بوو ئەرێ پێم برێ ئەڕۆ چیە مەکتەبە ئەلەندی؟ ئەرە وەڵا ڕۆشتم هەموو مامۆستاکان وەسفیانە کرد ئەی و ماشەڵڵا لە پەروەردەی لە زیرەکی زۆر باشە پەروەردەی با بدیتەوە ئەی من وەڵا لە خۆمە چێ زیرەکە وەڵا بە بابی دەچی ڕزگارگیان با بیرم نەچێ شتێکە بۆ هەرویستم پێوە بڵام ماڵی پورم زۆر وەزعیان خراپە خۆتە زانی اینجا حەزمە کرد تۆزە یارمەتیان بم زۆر باشە ئەتو هەموو سەرمانگان ئەرزاقیان لەو بکڕە و لە بۆ مەسئلەی کرێش یارمەتیاندا بکە خەمی خۆت باشە لەسەر چاو قوربانی دایک و باوکی خۆم بم کوڕە نایەبەکەم وەرە ماچکم دێ وەرە گۆتیان زۆر باش بووی ئەو جارەی هەجەکرد بەدڵێ خۆلەوتینم سپاس دەکەم بابەجان دایکە گیان دەرسم پێ بڵێ بەسەر چاو کوڕی من چاکەتەکە و لەگەر کە با سەرماونە بە ئێستا دەم بەسەر چاداژی ئەوە کێوەنە تەلەفۆنە بووەکە جوابی ناییتەوە ئەوە دەیگەڕێ وەستا عەزەدینە ئەوە لە دوو بێ هەندە قوماشی هەنەیە دەیوە بە من ساحکاتەوە جوابی نادەمەوە باشە منە چم سعی بە ئەلەن دەکەم باش خوارد دەکەم ئەلۆ گیان قورعان مەجالم نییە سبەینی وەرە سبێ وەرە دوکانێ قسەی دەکەین تووڕەمە بە تووڕە سبەینی وەرە هەموو شتێک چارەسەر دەکرێت باشە دەی خوا لەگەڵ دەی خوارد بە بڕوای ئێوە ئایا ڕزگار ڕابردوو لەبیر دەکات قوربانی دان و هەوڵ و ماندووبوونەکانی مەریەمی هاوسەری لە بەرچاو ماوە با ببینین
چۆنی ڕزگارگیان؟ سپاس مەریەم جان، ئەحوالت چۆنە؟ سپاس ڕزگارگیان، ئەرە بەم شەوە بۆ نەهاتیتەوە؟ والله ئەوەندە مەشغوڵم ناتوانم سەرە خۆم بخورێنم. کوڕە ماڵی دنیا ئەوە ناهێنێ، وەرەوە ماڵەوە نانم حازر کردووە چاوەڕێی تۆکەم. ئەتونانی بخۆ، خەمێمت نەبیە من لە فەچ دەخۆم. لە فەی چی؟ باسی چیەکەی؟ بەخوا تا تۆ نەیتەوە نان ناخۆم، ئەو هەموو خواردنە خۆشکی حازر کردووە. باشە باش دێم و خەمت نەبی دێ خواحافیز. دەی خوارد لەگەڵ گیان. دایکە گیان گیانی دایە. سیمە کوڕم باباوکە پێتەوە پێکەوە نانە خۆی. ئەخە سبەی بەیانیانە. باشە کوڕم بڕۆ دەستە بشۆ نانە بۆ تەیەکەم بڕۆ. سەرچەو دایک. فەرموو 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 دڵەکەم فەرموو گیانەکەم یاخۆ بەخێر بێ. ئەو قماشە جوانان دەبینی هەموو لە بۆ خاترێت و هاتیە. ئەو ناز بە گوڵا ئەو پەمبەیە جیهان بەدڵە. ئەوە چیە وەڵام منەوانە لەبەر ناکەم حەزم لەوانە نییە. ئەی لەوەی جوانتر منەوانم حەز لێ نییە. تۆ هەموو جارە بەبێ من ئەڕێ بۆ دووبەی. وەعدبی ئەو جارێ بەبێت و ناچم. جامش ئەوەمت بەڵام خۆ دەزانی من بۆ ئاسانیە نایم لەگەڵ تا بۆ دووبەی. دەزانم ئەوەی دەزانم خەمت نەبی باشە. باشە ئەبێ مارەم بکەیت ئەنجا. چم پێ گوتی گوتم مارەت دەکەم لە سچای خۆش دادرێم. ئەی کەی بە مریەم خانەڵی بێزار بووین ئەمە چێم هەموو نازوومەکرێیکە. ناز نییە نازین کووە لە جێم بی بە قورعان دوو هەندێک دەبی تەحملکەی دیشەکە تۆزە قورسە تەحملم کە. تەحملی چی تۆ دەستی بە منەکەی نابخوا ئەم شەوە بێ پێی بڵێ تێگەیشتی منیش خۆم نەدۆزیگەتەوە چاوەڕی تۆ بکەم چیەمە خۆ من گاڵتەجاری تۆ نیم چیەوە بێزار بووم بەسەر چاوە بەس تووڕەمە بە ئەو شۆ پێی دەرێم وعدبی باشە دەی چاوەڕی جابی تۆکەم بەسەر چاوە دڵی خۆت خۆشکە باشە باشە دەی دە باشە منە ڕۆمگیانەکەم درەنگە خۆ دەزانین دایکم لەسەر مۆستاوە بەسەر چاوە پێویست نییە نه بەڵام مۆزەعە لەبیر نەکەی خۆ دەزانین زۆر گرنگە خەمت نەبی باشە دە باشە دەش خوارد لەگەڵ دڵەکەم خواحافیز بێ. چۆن پێی بڵێم وەڵڵا پێی دەڵێم پیاو هە پیاوە دنیاوە ناگەڕێن پێی دەڵێم و تەواو چی با بیتن. السلام عليكم. عليك السلام بخير بيتو ڕزگارگیان. خۆش بیا. نانش خۆش دێنێ. تۆژە دوود لە دەرەوە لە فاخۆم. نه ئەو نانە خۆشترە هەدی ئەلەن؟ ئەلەن نانی خوارد و خەوت. چیتە؟ هەستەکەم لە خۆشی. نه تۆزێک نەساکەم هیچ نییە نانی خۆی. حەبێکی پارەسیتۆڵە بۆ بێنم؟ نه هیچ پێ ناکڕێم. کێشەیەک تێ و لە منیە شاریتەوە؟ کێشە؟ بەڵێ. هیچ نییە نانی خۆی. ڕزگار تخوا پێم بڵێ کە چیتە؟ هیچ نییە وەڵڵا
نانی خۆت بخۆ ئەدی پێم رێ چێ دکتۆری چوم تۆ واز لە دکتۆر بێنە پێم بڵێ کێشەیەکی تێ شەڕت کردووە واز دەوەی بینە چۆ لا دکتۆر ئەی پێم نەوتی ڕۆشتم چی گوت واز لەوە بێنە کە چی وت تۆ پێم بڵێ کێشەکە و چییە پێم گوتی هیچ نییە ڕزگار تۆ هیچ کاتێک هیچن لە من نەشاردوێتەوە من هەستەکەم کە شتێک تەیە ئەدی ئەلەند نەموت ئەلەند خەوتووە بۆ نەشت دووباراکەیتەوە تۆ باش پێم رێزات چێ دکتۆری ئەوە سێم جارە لە منێ پرسی بەڵێ چوم پێم بڵێ چیتە ڕزگار بێبری وانەجاتت بێ دەزانین چییە چییە دەبڵێ نانە ڕزگار پێی مەڵێ توشتێشە دەبێ نانا هیچ نیە نانە خۆر نانە خۆر ڕزگار پێم بڵێ چیتە بێدەنگ دەبی ئەتەوێ بێڵێ دەبێ لە پێم بڵێ دڵم تەقی ڕزگار دە پێ بێ و تەواو دەزانین چییە چییە دەبێ لە دڵم تەقی دەمێرێت جیا بمەوە بۆچی لەسەر چی لێم جیابیتەوە دیرەوە ژیانە ئینسان هەیە واز دێشتین تۆ ڕزگار پێم بڵێ لەسەر چی بەداخۆ بۆ ڕزگار کە ڕابردووی مەریەمی هاوسەری لەبیر کرد ئای ئەو پیاوانە چەندە ناشرینن کە پارە دێتە دەستیان غرور دەبن و پشتی هاوسەرەکانیان دەشکێنن مەریەم تووشی شۆک بوو قەت باوەڕی نەدەکرد ڕۆژێک لە ڕۆژان ڕزگار بیر لە جیابوونەوە تەلاقدان بکاتەوە بەڵام ئیتر ڕوویدا با بزانین ئەو چیرۆکە چی لێ بەسەر دێت باشە من نەیەکەم کەسم ناخی کەسم کە ژنی تەلاقدا ڕاستەکەم پێگوتیە لە زیاتی خیانەت لێ بکەم ڕاستەکەم پێگوتیە لەوە زیاتر چی دەوێ ئەوەندەم خۆش دەوێ نەمتوانێ خیانەت لێ بکەم ئەی من هیچ خراپەیەکم هەبوو بۆ تۆ خراپیت نەبووە ئیتر بریارە و دامە ئەو کەسی کێ کەسەکە دەمێکە پەیوەندیت هەیە لەگڵیا بەڵێ باشە مەرجێکم هەیە فەرموو یەک مانگ لەسەرم بۆستە لەبەر چێ من هیچ گوناحێکم نییە تۆ تەلاقم ئەیت دەبە یەک مەرجیشم ڕازی بە باشە ڕازیمە وا بۆ ماوەی ئەو مانگە با هیچ پەیوەندیەکتان نەبێت لەبەر چی هۆکارەکەی ئەزانیت
بەس ئێستا نا. نابێ ئێستا پێمری؟ نەخێر، پێویست ناکات. باش ئەوش لازمە. هاتم اذكر نجتو يا اخو بخي بصدق ما تشوف بخير بي بجانا ماشي باش انت چنی الحمد لله كويا تو هر باش بي اري چی بو خو لرقاقم لخوم نبو تا گشت مرده پیم لا چی بو بخي زانا كم قلت خو براستا اري والله بيم قلت خي ايه چی ود والله هيس قصينا كرت مش سيرين بهات بو چی نطورة بو نهيز سيرين بيكشتي هات چی؟ والله يقول يك مانك تاورمك يك مانك واي واي شانك خو دستي من بيكي سريج نكتا اما چه؟ لا اساي شادي يك مانك تاوري دكين اي منو همو تاوريتم كده سدي ثاني يك مانكش تاوركم يك مانك لسري راو دستين او چه؟ انجا سري ايوه ام داو بعقلانيتي كشيت بوت يك شو تشيوا ابزاين سيا اوش خزام ما داش مطالك انا باب او ما قش تحمل كين هيس لقور موضوعنا قردري باشا هرمزاني وعزيز ترى باشا اما نش تاوريكم بلام لما نجزياتنا المشكله يا باشا بلام وعد الدمه هيس رجلك نبيتين ك لتلعبونا كي مني جوامت خوي بلام نزانيكم داوا كارياتشي هبو ام جاران شي دبيله زانيكو دبيله دايلم داريم او مانكي توزك ليك دوربين بيوني مان بيكون بيتن جاوت شونه بيت هيك مانجا مهم اما بقينا امان زي خومان او مانجا هر سي بيتن باب بيتن بخوا ام جنيتو داوكاري زوره باش دي مني جوامات بلام لما جزياتك تيبر كات من نابيني تو ها ونلي بينوتم دستكانت خوش بي خمت نبي ان شاء الله استاج برادرك ما عندك ما شو زواني هنا باش انت ماشي بكينه دباب رمزان وين عم دي لو قلك هنا بابس مەریەم ڕۆژ بە دوای ڕۆژ لاوەستر دەبوو ڕۆحێکی ماندووی هەبوو چاوەکانی خەمێکی قۆڵی تێدا بوو ڕزگار و ئەلەندی کوڕی هەستیان پێکرد بوو دایکە بەڵێ کوڕەکەم بۆ ماوەیە خەفەت نەخۆی خەفەت ناخۆم کوڕی من ماوەیەکە تۆ زۆر خەفەت دەخۆی پێشترەوە نەبووی ناکوڕە جوانەکەم ناوە قورب بانەبم من خەفەت ناخۆم کوڕی من تۆ واز لەوە بێنە بزانم لە دەرزەکان تا چۆنیت ئەمڕۆ لە بیرکاری پس لە بیستمێنە ئەی ئافرین ئەی ئافرین کوڕە جوانەکەم وعدم پێ خەفەت نەخۆی ئەم ساڵ بە یەکەم دەرەچ وعد بێ کوڕی من خەفەت ناخۆم تۆ خەمی منت نەبێ وعد تاو کوڕە شیرینەکەم ئیش نییە نا بە قوربانە بڕۆ بخەوە شەو شاد کوڕی من ببوورە ئەماوە زۆر دەگەگیری دەزانم جیابوونەوە زۆر ناخۆشە بەڵام هیچ خەم مەخۆم سەتاسی لە سامانەکەم بەناوت دەکەم منداڵەکەش هەر لاخۆن بێت لە مەحکەمەش هەر حەقت هەبی لەکرێ من وەردەگریەوە ببوورە چیتر مەگریە شەو شاد
ئەم شەو 29 شەو تێپەڕی سبەی مەریەم و ڕزگار دۆسیەکەیان دەبەنە دادگا و لێک جیا دەبنەوە. مەریەم بە قۆڵپی گریانەوە نامەیەک دەنووسێت، بەڵام بۆچی و بۆچی و چی لێ نووسراوە جارێ نازانین. سرطان يك مانگە سرطان تێبم نارێ. بەڵێ ویستم پێت بڵێم ئەو ئێوارەیەت بیرە کە سفرەم ڕازاندووتەوە هاتیتەوە بۆ ماڵەوە. ویستم پێت بڵێم بەڵام تۆ پێش من کەوتی و مۆزوعی تەلاقدانە کردەوە. ئیتر پێت بڵێم یان نا چ سوودێکی هەیە؟ ڕزگار تووشی شۆک بوو. کاتێک بینی مەریەم تووشی نەخۆشی شێرپەنجە بووە، ڕزگار خێمێکی قۆڵ دایگرت، هەستی بە شەرمەزاریەشی گەورە کرد. پاشان نامەکەی دەستی وەرگرت. ئای لەو نامێ چی نووسرا بوو؟ کوڕم ئەلەند، من تووشی نەخۆشی شێرپەنجە بووم، ڕۆژ نییە لە پرسیارەکانت خۆم نەدزمەوە. ئەو لاوازی و بێتاقەتیم هی ئەو نەخۆشیەیە. مانگێکە من چارەسەر وەردەگرم، مانگێکە من و باوکت دەمانەوێت لەیەک جیا ببینەوە. بەڵام چاوەڕێم کرد تا تاقیکردنەوەکانت تاوە کرد. بۆیە کوڕی خۆم، باوکت حەقی خۆیەتی ژم بهێنێتەوە، چونکە من بە کەڵکی ژیان نەماوم. بۆیە کوڕم، دەبێ باوکت خۆش بوێت، لێرەوە لەگەڵ ئەو ژیان بەسەر ببە. داواکارم لە خوای گەورە سەرکەوتوتان بکات. دایکی ئازیزت مەریەم. ئەوە چیەکەیت؟ لۆچی یەکەم بۆی بسەرمێنم کە من هەڵا بوو، بۆی بزانیت چەندم خۆش دەوێ. بیرمە لە یەکەم شەوی مارەکردنمانە هەندێک پارۆ ئاڵتون هەبوون، بەڵام هیچ بەقەدەر ئەو بەڵێنە جوان نەبوو کە بە یەکماندا. بەڵێنەکە ئەوە بوو کە نا درۆ لەگەڵ یەکا بکەین، نەخیانەت لە یەک بکەین. بەڵام تۆ کردت. خیانەتم نەکرد، دەستم بە دەستی نەکرد. ئەتو یارمەتی متدا. بریارەشە زۆر جوانت دەکە گوتت یەک مانگ لێی دوور بە، پەیوەندی مەکە. ئەوە درسە گورە بۆ من کە توانیم یەکمان لێی دوور بم، کەواتە هەتا هەتیا دەتوان لێی دوور بم. ئەمە سپاست دەکەم. هەڵە بم. من ئەو خۆشەویستی ئێستام قبوڵ نییە، چونکە تۆ منت خۆش ناوێت، تەنها بەزەیت بە منایەتەوە. من بە پشتیوان بەخوا ئەو نەخۆشیەم تێپەڕێن و باوکە ببوورن کاتی، بەڵام بە گریانی خۆم لێ نەکەم. هیچ نییە
خیسنیە کوڕەکەم تۆ ئیمتیحانەکانت تەواو بوو پێویستە شتێکت پێ بڵێم من نەخۆشم باشە بمەوە بەیانیە ڕوون بۆ خەستەخانە لەگەڵ باوکت یەکەم چارەسەر وەرەگرم باشە تۆ هیچ خەم مەخۆ من باشە بم باشە کوڕی من باش کوڕە ڕۆژورەکەی خۆی باشە باش ڕزگار با لە پێناو کوڕەکەمانە ژیانێکی تازە دەست پێ بکەینەوە